دیارە قسەکردن لەسەر یارسان و ئاینی یارسانی چێکە لەو بابەتانێکە مێژوویکی دێرینی هەیە و بە تایبەتیش کورد زۆر شانازی بەم بابەتەوەکەن کاکیەکانیان ئەوانەی کە بیر و ڕێی جیاوازیان هەیە سەبارەت بە یارسانەکان قسە و باسی زۆر لەسەرکریوە زۆر بابڕێی مەراسیم و هەندێک کۆبوونەوە کرێەوە قسە باس بە شێوازی زانستی لەسەرم بابەتاکرێ. ئامێری تەمیرەژی شەکە لەو ئامێرانەی کە هەتا ئێستا بە شێوازێکی گشتی وەک ئامێریکی کوردی سەیران کردو و وەکاری لەسەرەکەنەوە بۆ سەلماندنی ئەم ئامێرە چەندین دانیشتن و کۆڕ و سیمیناری تایبەت کراوە بۆ قسەکردن لەسەرم بابەتانە بە تایبەت لە هەموو شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان و قسە لەسەر ئەم بابەتە زۆر هەڵەگرێەوە بەشێکی زۆریش لە دەستگا توێژینەوە زانستیەکان لە بواری ئامێر و میوزیک و ئەوانە بە تایبەت ئینستیتوتی کەلەپوری کۆکەکاری لە پێشینیان و بابەتانێ زۆر توێژینەوەیان لەسەر بابەتی ساختکردنەوەی ئامێر و هەندێک گۆرانی فۆلکلۆر کردووە. ئەم بابەتەژی چێکە لەوەی کە کۆنسرتێکی تایبەت بۆ بە ئامێر بۆ ئامێری تەمیری واروە قسەکردن لەسەر ساختکردنەوەی ئامێرەکە کە ئامێریکی کوردیە. یارە بێگومان کەسانی پسپۆر و شارەزان کوردۆ کار لەسەرم بابەتاکەن وەکو تۆ ئاماژەت پێ کرد کە بڵین یارسانەکان یەکێکە لە ئاینە هەرە دێرینەکان کە لە بەشێک لە شارە کوردیەکانە بگومان بوونیان هەبووتەوەکو ئێستش خەڵکانێکی زۆر هەن لەسەر ئەو ئاینە پێڕەو ئەکەن و چەندین ئامێری شەیە کە تایبەتن بەم بڵین ئاینە و کاری لەسەرەکەن بۆیە بەشێک لە هونەرمەندان و لە توێژەران ئەرکیانەوەیەک کار لەسەر ساختکردنەوەی بەشێک لەم بەرهەمانە بکەن. ڕۆژی سێشەممە کۆنسرتێکی تایبەت بەڕێوەچوو بە ژەنینی تەمیرە و گفتوگۆ لەسەر گرنگی میوزیک لە ئاینی یارسانەکاندا کە بۆ ژەنیار دکتۆر کامەران و باسوخواز لەسەر یارسان و تەمیرە بۆ بەڕێز مامۆستا دڵشاد هیوا لە ماڵی وەفایی لە هەولێر سازکرا بوو. سەرەتا ژەنیار کامەران چەند پارچەی تەمیرەی ژەند و دواتر توێژەر دڵشاد هیوا لە ماڵ گرنگی میوزیک بە تایبەت لە ئاینی یارسانەکان بە شێوەیەکی ئەکادمی باسی کرد و لەلایەن ئاماژەبووانەوە گفتوگۆی لەبارەوە کرا. دیارە ئاینی یارسانەکان ئاینێکی ڕەسەنی دەڤەری هەورامانە و کتێبی پیرۆزیان سەرنجامە بە زمانی هەورامی و لە باشوور لە پارێزگای هەڵەبجە و کەرکووک و هەولێر و مووسڵ و لە ڕۆژهەڵات لە پارێزگاکانی کرماشان و ئیلام و لوورستان و ئازەربایجان هەن و ترادیسیۆنی ئاینی تایبەتیان هەیە بە زمانی هەورامی لەگەڵ تەمیرە.